20 ساڵ دوای نەمان و ڕووخانی ڕژێمەکەی سەددام داهاتووی پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق چۆن دەبێ و بەرەو کوێ دەچێ. ئەوە گفتوگۆیەکە لەگەڵ دەیڤید پێترایۆس فەرماندەی پێشووی هێزەکانی هاوپەیمانان. ئەم گفتوگۆیە پەیمانگای واشنگتن لەگەڵ دەیڤید پێترایۆس ئەنجامی دەدا. با پێکەوە بەشێکی ببینین. بە شێوەیەکی ئەکادیمی هەروە بە شێوەی فەیلسوفیشەوە بە شێوەی کەپیتالیزمی هەروەها بازاری ئازاد و هەڵبژاردننی ئازاد و بەشداریکردن هەڵبژاردنەکان. بەڵام دووبارە ئێمە دەبێتەوە تێبگەین کە دەبێ واقع بینانە بینین ئەوەی کە دەبینین کە بەوەی ئەمە ئەزمونمان کردووە لە لیبیا و لە وڵاتانی دیکە شتێک بووە کە ئێمە بینیمان بەهاری عەرەبیمان بینی کە وا دەکرا کە تونس وەک نمونەیەک بێتن یەکێک بێت لەو کەیسانەی کە بەرەو پێشەوە بنێر هەروەها یارمەتی دەربێتن. بەڵام تەنانەت لەوێش دەبینی کە لەوێن دەرێژ دەسەڵاتێکی دیکتاتۆریەتی زیاتر دەسەڵات دەگرێتە بەس. بۆیە دووبارە ئەوەی کە ئێمە لێرانە ئەوەی کە باشترین ئەوەیە کە بتوانین یارمەتی وڵاتەکەی بدەین بۆ ئەوەی بتوانێت لەم هێزانەی کە هەنەوا دەکات ئەم پارچە پارچە ببێتن ڕزگارمان بوا دەکات کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پارچە پارچە ڕزگار بێت. بێگومان ئەمە شوا دەکات کە توانای حکوومەتەکان لە سەرچاوەکان بەکارهێنانی سەرچەکان و هەروە ناردەکردنی نەوت بەهێشتر بێت و ئەندێک کێشەی دیکەشەنە ئێمە یارمەتی ئەو وڵاتانە دەدەن کە بەرەو پێشەوە بدەن و هەروەها ڕێگە نەدەین کە ببێتێکە شوێنێک بۆ توندڕەوەکان و گروپە توندڕەوەکان و هەروەها دەبینین کە هێزە سەربازەکانی عێراق توانیان سەرکەون بەسەر داعش و هەروەها بەرامبەر گروپە چەکدارە سونیە توندڕەوەکان سەرکەوت و بن هەروەها دەبینین ئەوان هێشتا هەڕەشن. بۆیە بۆی هەموو ئەم کارانە بکەین بە دڵنیاییەوە. بەڵام چەندین ئالنگاری دیکەشان لە وڵاتێک کە لە ڕاستیدا پێویستە ببێتە یابانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە بۆ شێوەی ئەوان باسی لێوە دەکەن و دەبینین و هەروەها مووسڵمان بینین کە چوردە و ئێمە هێشتا بڕوامان وایە کە ئەمریکا دەتوانێت کە پیاوێک بنێریتە سەر ئاسمان و تەنان نمونێ پیشامدا بۆ ناتوانێت ئەم کارە بکەن. بۆیە من دەمێت من ئەوەی کە کۆتا بابەت باسی بکەین ئەوەیە کە خەڵکی هاوڵاتیانی عێراق هەروەها ئەو هێزانەی کە داگیرکاریان کرد لە وێندەرێ بێگومان بەوەی بە شێوەیەکی گشتی دەست پێ بکەین و ئەمە فەرمانڕەوایەوە هەروەها ئەمە مافیا هەمووانە کە دەبێت سەرکەوتوو بن و هەروەها بە شێوەیەکی ئاسایی بەرگری لە خۆیان بکەن و وڵاتەکان پەن هەروەها دامەزراوەکان دەبین. بەڵام لە کۆتایی ڕۆژەکەدا دەبینین من بینیم کە لە باکووری عێراق بینیمان هەروەها دەبینین کە هاوڵاتیانی نینەوە دێن و باس لەوە دەکەن پێ دەکەن دەڵێن جەنەرال پێترۆیۆس دەبینی بە پێکەنینەوە قسە دەکەن و خوددا مەرەگە بپارێزەوە خۆدا جۆش بۆش بپارێزەوە خوا دموکراسی بپارێزیت. ئەمە ینی چییە؟ من پێم وایە عێراقیەکان ئێستا دەزانن کە ئەوە چیاوەی کە من دەڵێم دیموکراسیەتی عێراق تاوەکو ئێستا نەگەیشتووە بەوانەی کە پێیان وتون و هەروەها نمونەی تونس دەبینین کە دیموکراسی ئەو شێوێ پێویست نەبووە کە خەڵکی بتوانن مافەکانیان بەدەست بێنەوە هەروەها هەوڵیان داوە و هەروەها هەرسی هێناوە لە ناوچەکەدا. ئەو لەبەر ئەوەیە کە بە شێوەیەکی ڕوون بە دڵنیاییەوە دەبینین کە دۆزەرەوانی ئەو بابەتە و یاخود ڕووبەرە بنەڕەتیەکانی ئەم بابەتەوە هەروەها وڵە بەڕێزان ئەوەی کە تا ئێستا بینەر و بیسەری بوون ئەوە پەیمانگای واشنگتن بوو لە گفتوگۆیەکی کراوەدا لەگەڵ دەیڤید پێترایۆس فەرماندەی پێشووی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق. بابەتەکەش 20 ساڵ دوای ڕووخانی ڕژێمەکەی سەدام حوسێن.